ئەنفال یەکێکە لە تاوانە گەورە و ترسناکەکانی سەدەی بیستەم کە ڕژەمی باسی لە ناوچوو بە پێش چاوی هەموو کۆمەڵگەی نێودەوڵەتی و ڕێکخراوەکانی مافی مرۆڤەوە لە هەشت قۆناغی جادا کە لە 9 شوبات تاکو 6 ئەیلولی ساڵی 1970 خایات زیاتر لە 182,000 مرۆڤی بێتاوانی کورد لە زێدی باو باپیران و خاک و ئاوی خۆیان دەزگیر کرد و دواتر بێ بەزەیانە و دوور لە هەموو بەهایەکی مرۆڤایەتی لە بیابانەکانی ناوەڕاست و خواروی عراق زیندە بەچاڵ و کۆمەڵکوژی کردن. هەرچی بینای دڵاکان بوو هەڵیان وەران ئەو هەموو گۆزە جوانانەیان تێشکان. قۆناغی سێمی ئەنفال لە ڕۆژی حوتی نیسان دەستی پێکرد و لە 20 هەمان مانکۆتایی پێهات کە ناوچەکانی گەرمیان لە سنووری پارێزگای کەرکووشی گرتەوە وەک خورمات و کەلار، کفری، دەربەندیخان و چەمچەماڵ چەندین شارۆچکەی تریش کە هەرێکیان سەدان گوندیان لەخۆ گرتبوو. لە قۆناغی سێمی شاڵای ئەنفالیشدا زۆرترین یەکەی سەربازی و هەواڵگری و ئەمنی و بەحسیش بەشداریان تێدا کرد. قۆناغی سێمی ئەنفال بە یەکێک لە سەختترین پەلامار و شاڵاوەکانی ئەنفال دادەندرێت و زۆرترین هاوڵاتیانی تێدا بێسەروشن کراوە و کۆمەڵکوش کراون. لە ڕووی جوگرافیاشەوە فراوانترین زەوی بەرکەوتووە و زۆرترین گوند تێیدا ڕوخێندراوە. لە ڕووی سەروەت و سامانیشەوە زۆرترین سەروەت و سامانی هاوڵاتیان بەتاڵان براوە. لە ئەنفالدا جاشەکان ڕۆڵێکی خراپیان جێڕا و پێش سوپای عراق کەوتن تەنانەت بۆ گوندا دوورەدەست و بەڕیوەکان جاشەکان بەر لە سوپا دەگەیشتن. لەو نامانەدا کە جاشەکان لە ڕێگەی ڕۆژنامەکانی هاوکاری عراق و ڕۆژنامەکانی دیکەوە لە دیدار و چاوپێکەوتنەکانیاندا ئاڕاستەی سەدام حوسێنیان کردبوو هەمیشە شانازیان بۆ دەکرد کە ئەوان یەکەمین هێزبوو چوونەتە ناو گوند و ناوچەکانەوە. ڕێکخراوی مێدڵ ئێستۆچ لەبارەی زیانەکانی شاڵای ئەنفالەوە ڕایگەاندووە جگەل لە زیانە گیانەکان هاوکات بۆتە هۆی وێرانکردنی نزیکەی 4,000 گوند و 4 قەزا و 30 ناحیە و 3,100 مزگەوت و 100 کڵێسا لە ڕووی گیانداریەوە بووەتە هۆی بەتاڵانبردنی 2 ملیۆن سەرمەڕماڵات و ئاژەڵ و کاریگەری لەسەر ژنگی کوردستانیشە بوو و بۆتە هۆی لە ناوبردنی ڕوبەرێکی فراوان لە ڕەز و باخ و چەم و هەروەها نزیکەی 15 ملیۆن مین لە ناوچەکان چێندران کە ئێستاش هەڕەشەن لەسەر نشیانی گوند نشینان.